ئازیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی و بینەرانی عزیز سڵاوتان لەبێت. خۆشحاڵم جارێکی تر لە پرۆگرامی ئێوارەی سلێمانی لەگەڵتان دەبم بۆ پێشکەشکردنی بابەتێکی تر لە پرۆگرامی ئێوارەی سلێمانی. لە پرۆگرامی ئەمڕۆشماندا میوانداری زۆر بەڕێز کاک محەممەد حاجی ڕەشیدمان کردووە کە ناسراوە بە حەمە تەکیەی کە شاعیرێکی باش و لێ هاتووە. ئەمڕۆ پێکەوە گوێبیستی چەند پارچەیەک دەبین لە شارەکانی و گفتوگۆیەکی شیرین دەکەین پێکەوە. هیوادارم ئێوەش بتوانن بینەری پرۆگرامەکەمان بن. کاک محەممەد زۆر بەخێر بێت. سەرچاوەکانم هاتی خۆشحاڵم ئەمڕۆ لە پرۆگرامی ئێوارەی سلێمانی لەگەڵمانی. ئیش خۆشحاڵم سوپاسی جەنابەت دەکەمە کرد کێشا سوپاسی بە ڕێزانە ئەەکەم سوپاسی یەکەبەیەکی زۆر سوپاس بۆ تۆ بەخێربی. سەرچاوەکانم کاک محەممەد دەکرێت بپرسم چۆن بوو هاتیتە ناو دنیای شێعر و چۆن ئەو ستایلت بۆ خۆت هەڵبژارد؟ بێگومان شێعر ڕەنگە بەدەر لە هەموو کایەکانی تری ئەدەب خولیایەکە تۆ پێویستە و خولیایەت تیاابێ ئیلهامێک چۆن بتانی ئەو بیری کە لە مێشکتایە چۆنی دەربڕی تەرزێکی جوان پێی بەبەریان لە شێوە شێعر. من هەر لە زمانی با بڵێن خوێندکاری و ئەو کاتە مێت ناڵێک بووم شتم ئەنووسی ڕەنگە لە شێوەی شێعرا بوو بێ شێعر نەبوو بەڵام تامی شێعریات تاوای لێ هات لە 2006 نامیلکەیەکم چاپ کرد ئەویش ڕەنگە کۆمەڵێک کرد و کاڵی پێوە دیار بوو هەروەکو نۆبەرێک تاوای لێ هات بەرەبەرە 2010 ئەو کتێبەمان چاپ کرد بە چاپگەیان کە خۆی لە 186 لاپەڕەیە ئەبینێتەوە تر لەوە کاتە حەز و خولەی با بڵێن مناڵی بوو لەگەڵ تا گەورە بوو. بێگومان لە سەردەمی قۆناغی ئامادەی و ئەوانە من ئەم نووسی چوارینەیەک منووسی وەکو چۆن ئەڵێن دەردە دڵێکم ئەخستە سەر وەرەقە بەڵام ڕەنگە تامی شێرێکی تاوی نەداکەم و کوڕی لە وەزن و قافیەکانیان لە کۆمەڵە بابەتە ڕەنگەکەم. کاریگەری چ شاعیرێک چ کەسایەتێک کرد لەسەر بوو؟ لە سەرەتاوە من زۆر معجیب بووم بە شێعرەکانی عەبدوڵڵا پەشێ و زۆرم ئەخوێندنەوە هەیە من مکوریانی یادی بەخێر زۆر ئەوانە مەخوێنم بەڵام وەکو ئەوی کۆپی ئەوانم کردبێن نەخێر حەزم کردووە سایلێکم هەبێت تایبەت بەخۆم نووسیومە بەڵام لە سەرەتاوە وەک پێموتی ئەوانە مەخوێنەوە. زۆر باشە کەواتە گرنگە کەسانێک کە تازاچنە هەستنەوە هەر بوارێکی تری ژیانەوە کاریگەری چواردەوریان ڕاستە کاریگەری لە سەریان هەبێت بەڵام کۆپی ئەو کەسانی تر نەکەنەوە. بێگومان خۆی کۆپیکردن شتێکی خۆش نییە یەکەم نەگلە لە شێعرا زۆر لەسا گۆرانەکانی کۆپیەکرێ. من تەنانەت نەکۆپی حەزم نەکردووە دێڕێک وێنای دێڕێکی ئەوان بنووسم بەیتێک وێنای بەیتێکی ئەوان بنووسم بەڵێ لە پێشەوە پێشە باسم کرد زۆر معجیبوون زۆرم ئەخوێندنەوە خوێنەوەکە بۆچی بوو کە لە شێوەی داڕشتەکە لە شێوەی قفڵی شێعرەکەیە چۆن بابەتیانەیە سوودم لێ وەرەگرت بەڵام ئێستا من شتێک نانووسم کە تۆ گەوت نووسی کاتەجیازینە کۆپیت کردەوە هیچی تر. زۆر باشە. بەڕای تۆ بوون بە شاعیر ئەرک و مەسئولیات یاخود ئەرک و بەرپرسیارەتی لەسەر ئێوە دروستەکات؟ بێگومان تۆ وشەیە کە ئەیخیتە سەر وەرەقە بەرپرسیارەتی ئەو وشەیە کە چۆنی بەکاردێنی. بێگومان شێعریش لە سێشتا شاعر لە سێشتا بەختەوەرە یەکەمان ئەوەیە چۆن بیرێک لە مێشکی خۆیان گەڵاڵەکە ئەمە سەرەتایی دوایی چۆن ئەمە بەرجێکی ئەەکەی بەبەرە بەرجێکی شاعرانی وێنایەکەی سێم حاڵەتی چۆن جۆگرەکەی چۆن ئەیدەی بە جۆی جۆگرەکە تا ئەگەر بەوتن دەیان چۆن ئەیخێتە سەر وەرخەوەی خێتە پێشای جۆگرەکە ئەم هەستەی لە دڵی خۆتە ئەم ڕازە چۆنت دەربڕی جۆگرەکە تێگەیان کە ئەمەیە هەستەکەی من کە لە ناخی منایە. زۆر باشە با گوێمان لە شارێک بێت دواتر دەست بە گفتوگۆ دەکەینەوە. بەسەر چاوە شێعرەکان حەزیشم نەکردووە زۆر درێژدا دڕیتیا بکەم چونکە ئێستا هەمووان ئێستا زیاتر خولیای بابەتەکەم ماوەیەکانن. بێگومان جاوایە تۆ دەقێک سێ چوان لاپەڕێ خوێنە ڕەنگە تاقەتی نەبێت ئەوە تا بۆ نمونە دەقێکم من کاتی خۆی بۆ
ڕووداوێک نووسی پێویست ناکە ئاماژەی پێ بکەم 34 لاپەڕەیە ئەوە لە شێعرا خوێنە کەمتر خولایەوەیە بەرحاڵ بام دەقە خوێنینەوە بزانی چیمام بریا توانی بام بە ئەشکم پرچی ڕەش و خاوت تا بکەم بە دوو نارنجی سەر سنگت خۆن فێری هونەری شەڕکەم چ دەبێ گەرمە تەرێزم شیوی بینی مەمانت بێ تیری دوژمن کوادەم پێکێ چەکم ئەبرۆی کەمانت بێ گەر شەهید بووم لەو جێگایە هەر لەو شیوەدا بمێژن کراسەکەی بەری کفنم بێ ئەفرینیشم بۆ مەڕێژن مەمانی بێنێتەوە یەک لە بری عەزابی قەبرم خوا خۆی عالیمە و ئەزانێ کە کوژراوی دەستی قەدرم. ئەمە هەم گلەیە هەم شعرێکی خۆش بەڵێ ڕۆمانسی و خۆشەویستیە. دەستت خۆش بێت؟ زیاتر چ ستایلێک بووە بە ستایلی حەمەتەکیەی وەکو شاعیرێک؟ من ئەوە لە یەک دوو چاو پێکەوتنی کەشە هەمان پرسیانان کرد من تۆزێ لە کلاسیک خۆمە بوێرم بەڵام وەکتر شعری سەربەز با بڵێن حوڕ شعری عەمودی لیرگەکان ئەنووسم لە چواری لەگەڵ لێرک ستایلێک وەنێ بێ بڵێن من تەنها شعری ئازاد ئەنووسم نەخێر شعری ئازادیش ئەنووسم شعری لیرگیش لە شێوەی ئەمە ئەنووسم چوارینەش بەڵام تۆزێ لە وەک پێشتر وتم لە کلاسیکە خۆمە بوێرم چونکە شتێک کە بزانی سەرکەوتو نابیتایە بۆ خەڵکانی کەی جێبێڵە ئێمە زۆر خەڵکی بەتوانامان هەیە لە ئێستاشە لە خەڵکەکانی کە ئێستا لەم سەردەمایشتە نووسن خۆیان لە کلاسیکەدان ڕەنگە تامی ئەوانەی پێشوونەیە بەڵام ئەلموهیم ئەینووسن. بەڵێ ڕاستە بە دڵنیایی. نووسینی شعر کات و ساتی هەیە؟ شعر کات و سات لە شعران نییە شعر ئیلهامە خولیایە ئەوە نییە زۆر جار من پێمەڵێن یان برادر جانوە شەوان تەلەفۆنێکەکە یان لە کۆڕێکە دانیشتین بەخۆشەویستە تۆوا کاک محەممەد شعرێکمان بۆ بڵێ یڵم کاکە خۆ من عەلی بەردەشانی نیم شعری چی بۆ بڵێ ئەوە کتێبەیە و شعرەیە تۆوا دەی بۆ مامەڵێن کاکە شعر ئەوە نییە هەر دەقەیەک تۆویستە دڕێکی خێخۆمە بەند نییە پارتی وەرەقە بێنی شعر بنووسی شعر ئیلهامە من زۆر جار لەگەڵ کۆمەڵی ئازیزانی وەکو جەنابەت دانیشتوم و فکرێک بە مێشکماتەوە وەک پێشتر باسم کرد وێنایەکم کردو بەپەلە خستومەتە سەر وەرەقە ئەگەر تۆزە کرد چووکاڵشی پێ و دیار بوو بێ ئەلمویم ئیتاڕەکەیم کێشاوە دوایی چاکم کردو بۆ بە شعر شعر کاتێک نییە کات و سات سەیرانێکی سروشتەکەی کەواتە ڕووداوە سروشتیەکانی تر بە هەر جۆرێک بێت ئەبنە ئیلهامی شعریەوە معاناتی خەڵکی ئەبن بە ئیلهامی شعر من وەکو خۆم لەو ڕووداوە خۆش و ناخۆشەکانی کە بەسەر گەلەکەمە هاتووە خۆم لێ نەبواردووە هەوڵم داوە شتێکی بۆ بنووسم خاک و نیشتیمان تا چەند لە شعرەکان تا جێگەی بۆتەوە بێگومان پانتایەکی باشی گرتووە پانتایەکی باشی گرتووە بڵێ گرنگیت پێداوە وەکەوەی کە نیشتیمان وەک دایکە بێگومان نیشتیمان وەک دایکە دقێکیشم یەک دوو دەقم هەبوو بۆ نیشت کاک محەممەد با بڵێن ئێوە وەکو شاعیرێک هەوڵتان ناوە تا چەند بەرهەمەکانی خۆتان بڵاو بکەنەوە بخەنە بەر دەستی گوێگرەکانی خۆت خوێنەرەکانتان هۆکاری بڵاوکردنەوە چەند وەکارێک ئەگە مەسەلەی سۆشیال میدیا بێ ئەوە هەمومان ئێستا کار ئاسانیەکی کردووە هەموو کەسێک شعری هەر کەسێکی مەقسەد بێ بە کلیکێک یەکە بەردەستی بەڵام لە ڕووی ئەوەی تا چەند توانیمانە بیکەین بە کتێب ئەمەیان تۆزە قورسە من ئێستا بەدەر لە ئەم شیعرانە و چەندین دقیقەی وام هەیە حالێن ڕۆمانێکم هەیە هەموو شتێکی تەواو بووە تەنها کێشەی سپۆنسەرمان هەیە ئێستا لەم ڕوڵاتی ئێمە ژیان قورس بووە ژیان قورس بوو بە شێوەیەکی عام کاڵم ژیان قورس بووە ڕەنگە چەند کەسێکی کەم هەبێت ژیانیان بەلاوە قورس نەبێ بۆ ئێمەی نووسەر بۆ ئێمەی شاعیر ژیان قورسە چاپکردن و بە چاپگاندنی کتێبیش کە یەکێک سپۆنسەرت نەکات یەکەکە گەر دەستگایە ئەگەر دەوڵەتە ئەگەر هەر کەسێکە تۆ ئەبێت لە قوتی ماڵ و مناڵەکەت بگریتەوە بچی کتێبێکی پێچاپ بکەی لە هەمان کاتیشدا خوێنەری کتێب کەم بووە خوێنەر کەم بووە ئەویش هۆکارەکەی کەڕێتەوە بۆ سۆشیال میدیا
هەر بە ڕێزێگەی شعرێک دەقێک بابەتێک بکەنێت تۆ لە سوۆشیال میدیا یێتە بەردەستی و ناچێت لە مەکتەبە کتێبخانەکانە بگەڕێ کتابی فڵان کەس بدۆزێتەوە بە دوای بابەتێکە یان دەقێکی شعریە ئەمە کە من زۆر کەمی کردووە خوێنە دڵنیایی وایە بەداخەوە کە بەگشتی خوێنەر کەم بووە ینی بە لە چاو ساڵانی پێشووتردا ڕەنگە بڵێم ساڵ بە ساڵ بەرەو کەمی ئەڕوات هینیتیانە بێت جاملەیتیانە بێت بوونی با بڵێن سپۆنسەر زۆر گرنگە بۆ ئێوەی نەک هەر شاعیر بۆ هونەرمەندێک بۆ کەسایەتێک بەڵام بۆ هەر کەسێک کە پێویستێتی بەڵام لە ئێستادا بەداخەوەکەوە کەمە و زۆرێک لە میوانەکانی ئێمەش باز لەوەکەن ینی هەوڵتان نەیەوە لە ڕێگەی سوۆشیال میدیاوە بابەتەکانتان بڵاوکەنەوە بە دەنگ بێت بە بێگومان بەڵام ئەو کیفایەت نییە تۆ من ئێستا لە چەند دەقێکم بە دەنگێک برادێکم هەیە کاگازات پێنجێنی لێرە سڵاو ڕێزمێ چەند دەقێکی منی بە دەنگی خۆی و بە مۆسیقای خۆی بە کولفەیەکی کەم زۆر کەم بڵاو کردوێتەوە بەڵام ئەمە کیفایەت نییە تۆ ناکری ئەمڕۆ دەقێکە نووسی و بەیانی بەیەکێک بڵێ ئادەی ئەمەم بۆ بە دەنگی خۆتیان بە سەوتی خۆت بۆت بڵاو کاتەوە وەکو ئەوە نییە تۆ کۆی بەرهەمەکانت کۆکەیتەوە لە نایملکەیەکە لە کتێبەکە بیخێتە بەردیدەی خوێنەوەرە و دوایە ئەژمێنێتەوە ئەمێنێتەوە لە ئەرشیف ئەمێنێتەوە ڕاستەمە دڵنیایی سوۆشیال میدیا چەندێک سوودی هەیە بۆ کەسایەتیەکان ئەوەندەش زیانیان لێدا بێگومان سوۆشیال میدیا ناکرێ بڵێ سوودەکەی کەمترە بەڵام لە هەمان کاتە سلبیات و ئیجاباتەکەشی هەیە هەردووکەیە بەڵام وەک پێشتر باسم بکەن لە زۆر ڕۆوە کاراسانیە لە زۆر ڕۆوە کاراسانیە زووتر ئەگاتە هاوڵاتیان زووتر ئەگاتە خوێنەر پێم خۆشە لەگەڵ گفتوگاکانە گوێبیستی یەکێکی تر لە شێعرەکانت بین بۆ ئەوەی کە کاتیش بە شێعرەکان بدەین چاوت خۆش بێ مەرگی دابڕان چاوەڕێی مەرگم بۆ بکەم کە ژینم لە دەست ئەودایە بە هەڵەم لێ حاڵی مەبن ژیان لای من سەرەتایە لەم خراپستانی ژینە تا بەکەی من بەتەنها بم تاوانی ئەم دڵە چییە ئەوێنی ئەو شۆخەیتایە لە بێ ئەوی چۆن بژیم کە بۆتە بەشێک لە گیانم کە من لێرە ئەوم هەبێ چخواستم حۆری ئەولایە قەترەیەک لە عەتری لێوی بە شەرابی دنیا نادەم ژینێ دوور لە یار و مەی بێ لە لای من زۆر بێمانایە گەر پرسیاری ئاکارم کەن کە چۆن ژیام لەم دنیاە ئەڵێم هەر ئەوم دەناسی میحرابی ئەبرۆی قیبلەم بوو سوور دەزانم ئەوینداری لە لای خوداش بە بەهایە بۆ مەرگی دابڕاندایم بۆ حەمەلە کەمینایە دەستەکانە خۆش بێت بە شعرەکان تا باسی دابڕان و مەرگ و جۆرێک لە کۆتایی عەشقی تایە ئەمە هیچ کاریگەریەکی ژیانی خۆتی لەسرە؟ بێگومان ئەتوانی وەکتە بڵێن چی باگراوندێکەیە حتمما عەشق لە ژیانی هەر تاکێکی ئێمەیە وجودی هەیە دابڕان ڕەنگە کەمتر بەڵام عەشق لە ژیانی هەموو تاکێکی کۆمەڵگای ئێمەیە وجودی هەیە بەڕای من عەشق تێزکردنی ژیانە عەشق نەبێ وابزان بە هەڵیانەتم بەجارە حێڵێ عەشق نەبێ ژیان ئەمرێ داستانی دڵوێران بێگومان وایە عەشق نەبێ ژیان ئەمرێ عەشق شەد نییە بەڕای من ئیلا بۆ ڕەگەزی بەرامبەر عەشقی خاک عەشقی نیشتیمان عەشقی دایک عەشقی ئازیزان عەشقی کەسی بەرامبەر هەمووی ئاوێتێن چه عەشقێکیان لە مەشقانەی کە باست کرد کاریگەری زیاتریان لەسەر تۆ داناوە ڕاستگۆ بم لەگەڵ تۆ ئێستا نابە نەڵێن چونکە تەمەن کەمی بەبەرەوە ما بەڵام عەشقێکی تۆغ بووم عەشقێکی تۆغ بووم باشە عەشق کەوتی بەسەر هات گوزەشتی بۆیە باسی ڕۆشتن و کۆتایی هاتن لە شارەکان تا دیارە گوزەشت بەداخەوە هیوایەوە خوازم کە هەر کەسێک ئەگەر عاشق بوو بە عاشقەکەی بکات ئەگەر نەژبوو بە هەر نەبێت زۆری لەو باوە
پێما بێ شاعیران بەگشتی هەست ناسکن و زوو دڵگیرانە بن بێگومان ئەمە هۆکاری چییە؟ وەڵاهی ئەگەر من بڵێم ئەزانم هۆکارەکە تێ دڵنیا بە نازانم باشە من وەکو خۆم ئەتوانم تعبیر لە خۆم بکەم نەک من کە شاعیرم لەسەر ئەگەر سەری ئەم پێنووسەم لێون بێ هەتر هەر لە خۆمەوە دیان بەسەر ڕۆخە سەر و پێنووسەی لاو کە زۆر شتێکی با بڵێن سادە و ساکارە زۆرجار لە ماڵەوە لەسەر شتێکی ینی هیچ شایانی باسکردنی تر جریان بەسەر وێرانە بێ ئێمە چییە شاعر دڵی زۆر ناسکە من لە شوێنێک پێز ناکە ناوی شوێنەکە بەرم ئیلتزاماتێک مەبوو داوام مەکرد ینی بەر پرسەکەم با بڵێن لێ پرسراوەکەم هەموو جارەی کاکەم محەممەد دڵی زۆر ناسکە ئەم لەگەڵ یا کەخشی وتەوە ئەوەیە یعنی ڕێزم لێ لێرەوە بۆی حەزاکەم با نەبێتە ڕێکلام بۆ شوێنەکە بەڵێ وایە هۆکارەکە نەگەڕێنیتەوە بۆ ئەوەی کە زیاتر لەگەڵ وشە ناسکەکانە با بڵێن بەرکەوتنیان هەیە دڵنیا بە ئەوە سەڵەسەر وە دەقم نووسیوە دەقێکم ئێستا وازان پێم نییە دەقێکم بۆ دایکم نووسی دایکم کۆچی کردبوو سێ شەو تەواوم کرد ئەوەندە گریام بە دیاریەوە لە کات مەرگەکەی ئەوەندە نەگریا بوو ماڵەوە وای لێ هات خەڵم و کاغەز و شتەکەی هەموو لێ شاردمەوە هەروتی کە ئەمە چییە یعنی ئەمە بۆ نمونە کاتی ڕووداوێک ڕوئەدا لە تەلەڤیزۆنێکەوە ئەیبینی کەواتە هەستێکی تایبەتی و لە ناخەوە کاتێک کە توش چەند وشەیەک ڕیز ئەەکەی تۆ ئەیکەی بە شعرێک ئەو هەستەی کە لە دڵدا ئەیخەیتە سەر و کاغەزە بێگومان ئەبێ وابێ ئەبێ وابێ ئەو هەستا تۆ وێنەیەکی ئەەکەی داڕشنێکی بۆ ئەەکەی تاموچێژێکی دیتی و ئەیخێتە سەر کاغەزەوەی ئەیدێتە بەردیدەی خوێنەرانی ئەگەر ناخ لە خۆیەوە هیچ شتێکەوە نییە چەند وشەیەک ڕیسکێت و بێتە ڕستەیەک ئەمە مانای شعر نییە شعرە بێت هەمووچێژی هەبێ شعرە بێ وێنای تیا بێ پێیز ناکە وێنەمان زۆرە جوڵا و وەستا و تاکو کۆ وێنە سروشت و وێنەمان زۆرە بەڵام بێ وێنایەکی تیا بێ ئەبێت هەمووچێژێکی تیا بێ لە ئەخیرە خوێنە تێبگا کە تۆ باسی چیەکەی ڕاستە هەڵ هیچ کاتیان هیچ لە دێڕە شعرەکانت نەکراونەتە گۆرانیەک یاخۆت کەسانێکی دیاری تەبیبن نەخێر گۆرانیێشی ئێستا ئەوانش چوچی ئەزمەی سپۆنسەر بوون من زۆر ڕەنگە کەم زۆر بە پێیەوەی هەمومان ئاشنایەتیمان لەگە هونەرمەندانی گۆرانیێژە هەیە ئەوانیش زۆربیان ڕەنگە هات بێتە ئەم دیدارە لەگەڵ جەنابش ئەوانی کێشەی سپۆنسەریان هەیە سپۆنسەریان هەیە و ئەگەر متابعەشت کردبێ ئێستا کەمتر بەرهەمی تازەی گۆرانی وێژانی هونەرمەندی گۆرانیێژمانەکەونە هەموو کێشەکە خۆ هونەرمەندی باشمان هەیە شاعری باشمان هەیە دەقی جوانمان هەیە بۆ گۆرانی من زۆربەی دەقەکانم لە شێوی لیرگە بۆ گۆرانی هەر لەحنێکی زۆر جوانی تایە حەزەکە تایەتی بۆت هەر خۆی حسابکە گۆرانی و بە سەڵتەکەیەوێ بەڵێ کەواتە کرێ بڵێن هەوڵ و ماندووبوونی ئێوەش جارێکی تر ئەبێتەوە دەستکەوتێک بۆ هونەرمەندێکی دیکە بێگومان کوانیانە بەڵام دەستکەوت چۆن نەک لە شێوەی تێکدانی دەقەکان یان دەستکاریکردنی کۆمەڵێ لەگەڵ ڕێزما بۆ هەندێک گۆرانیێش پیا بوون لە مانای وشەکە نازانێت کە وشەیەکت بەکارێناوە ئەم وشەیە مانای چییە بە هەڵە و توێتی با ناو نەبین گۆرانیمان هەیە هی مامۆستا حەسەن سیرەکە هی عەباسی کەمەندیە کە من زۆر مەعجبم بە عەباسی کەمەندی وشەیەکی بەکارهێناوە برادەرێک گوتۆتی عەباسی کەمەندەڵێ دێ و ڕادەبری ژەرەژ ئاسایی کاکە مێڵێت وڵێ دێ و ڕادەبری جەردە ئاسایی یە کەسێ بە خۆشەویستەکەی بڵێ جەردە کاکە هەموو شێ لەکوێوەیەنە بۆ ئالێکە ئەوڵێ دێ و ڕادەبری ژەرەژ ئاسایی ژەرەژ یعنی کەوباڕەکە ئەمەڵێ جەردە ئاسایی کاکە تو باوە ئەگە ماناکەی نازانی پرسیارێ بکە کاکە ڕاستە دەستەکانە خۆش بێت زۆر خۆشحاڵ بووم کەمڕۆ لەگەڵمان بووی لە پرۆگرامەدا هیوای سەرکەوتنی زیاترت بۆ دەخوازم و بەردەوامی بە کارەکەت و بتوانی لە داهاتووە بە کتێب بە هەر جۆرە نامیلکێک خزمەتی ئەو کەسانە بکەی کە پێیان خۆشە گوێبیست و خوێنەری شعرەکانی بەڕێزت بن زۆر سپاس بۆیەوە ئەرێکتان کێشا سپاس بۆ ئەو دەرفەتەی بە منتاندا ماندوو نەبن بە خزمەتتان خێربی سەرچاوەکان بێگومان بە شعرێکی دیکە چینە کۆتایی تۆ شعرێک ئامادەکە
تا من ماڵاوی لە بینەرانمەکەم. بەسەرچە ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی یاری سلێمانی، پرۆگرامی ئەمڕۆژمان هاتە کۆتایی بە شارێکی کاک محەممەد دەچینە کۆتایی پرۆگرام. هیوایەوەی هەمووتان سەلامەت و تەندروست بن. فەرموویە. ئەمە ئەم دەقە تعبیر لە عشقێکی ڕابردووەکە بەڵێ بابی خوێنی نەمزان چێ بێ. فەرموو. دەپرسی چۆنم دەبێت چۆن بم کە تۆ جێت هێشتم بەم قەست. ئێستا هاتوویە سەر ڕێم و دەستی مناڵە دووارە دەست. تازە هاتووی پەشیمانی ئەنوێنی کە لە مێژە بێتاوانم سووتێنی. هاتووی ئەڵێ بمبورە کە هەڵە بووم، زۆر پێش ئێستا چاوەڕێی ئەم هەلە بووم. لە کاتێکە بەی سەر سنگت گواوە، ئەگریجەت ئاڵۆسکاوە، لێم گەڕێ کوا من کارم بە پەشیمانیت ماوە. ئەزانم غەرقی زامی ویژدانی، لەو غەدرەی کردت زۆر پەشیمانی. ئەی گەزی ئەنگوستی خۆت، ئەزانی هیچ سوودێکم نییە بۆت. نیگای چاوانت نیشانەی شەرمە، ڕێزی جارانت کوا لەسەر سەرمە. بڕۆ خوال لەگەڵ ڕێگاکەم بەردا، ڕاهاتوم لەگەڵ ئەم خەموو دەردا. تازە گوزەشت زەمەنی من، بوو بە پەڵاش چەمەنی من. بەرزەکۆری لە هاوڕێی شەوم بوو، خەم و مەراقت خورد و خەوم بوو. برینی دڵم ڕوو لە ساڕێژە، عەشقێکی کۆنی تێدا مەنێژە. دەستەکان خۆش بێت.